ظروف الموضوعية ويحرص پاش ڕەتکردنەوەی ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان لەلایەن بەغدادەوە یەکێک لە بڕیارەکانی عەبادی و ئەنجومەنی نوێنەرانیش بڵاوکردنەوەی سوپا بووە لەو ناوچانەی کە هێشتا بەپێی دەستوری عێراقی بە ناوچەی جێناکۆک ناودەبرێن. ئێستا لە سنووری ئەو ناوچانەدا سوپای عێراقی بڵاوە پێکراوە، بەڵام ناوچەکە کە بەپێی جوگرافیا بەشێکە لە خاکی کوردستان و دابڕێنراوە و دانیشتوانەکەشی فرە پێکهاتن، بەپێی ئاماژەکان سوپا بەتەنها ناتوانێت دۆسیەی ئاسایشی کۆنتڕۆڵ بکات. پێویستی بە هەماهەنگی هێزەکانی ئاسایش و پێشمەرگەش دەبێت کە لە دوای ساڵی 2003 و زیاتریش دوای سەرهەڵدانی داعش و شەڕی تێرۆر بوونی پێشمەرگە و ئاسایش لەو ناوچانەدا بوو بە دیفاکتۆ و داخوازی دانیشتوانەکەی. ناوچە جێناکۆکەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق بە درێژایی زیاتر لە 1000 کیلۆمەتر لە سنووری سووریاوە بۆ سنووری ئێران شۆڕ دەبێتەوە. پێک دێت لە ڕوبەری نزیکەی 37,000 کیلۆمەتری چوارگۆشە و پارێزگاکانی کەرکووک و نەینەوە و سەلاحەددین و دیالە دەگرێتەوە. ئاماژە سەربازیەکان و فەرماندەکانی پێشمەرگە و واقعی ئەو ناوچانەش ئەو ڕاستیە دووپات دەکەنەوە کە ئەو سنوورە بەرفراوانەی جێی ناکۆکی دەستوری نێوان هەرێم و ناوەندە هەماهەنگی و هەبوونی هێزەکانی پێشمەرگە و سوپایی پێویستە پێکەوە هەتا یەکلاکردنەوەی چارە نووسیان بەپێی مادەی 140 دەستور کە کاتەکەی نزیک دەبێتەوە لە 10 ساڵ و هێشتا یەکلا نەبووتەوە. سامان کەریم، کورتسات نیوز.